بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەیەوەی لە لاجان ڕوویدا بۆ ڕوویدا هۆکارەکان چی بوون؟ ئایا بەم شێوازەی ئێستا دەگیرسێتەوە سەردەنێتەوە بندەناتەوە؟ گفتوگوێن پرسوباس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک جوتیار یوسف ئەندامی پەرلەمانی کوردستان. کاک جوتیار سڵاوت لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. پێمان بڵێ ئەوەی لە لاجان ڕوویدا بۆ ڕوویدا هۆکارە سەرەکیەکە چییە؟ بەڵێ بەناوی خۆی گەورە و میهرەبان بەداخەوە لە چەند سێ چوار ڕۆژە ڕابردووەی کە شێوەیەکی زۆر گوێت لە دەنگمە بوورە نازم بەڵێ فەرموو بەڵێ شێوەیەکی زۆر دروست بوو کە بۆ هۆ خۆپشاندان تەبعاً هەمومان لامان ڕوونەکەوە لە مەنتیقەی لاجان و ترجان کۆمەڵێک مەسفای گەورە هەیە لە ناویشیاندا کۆمپانیای لاناس کە خاوەنی گەورەترین مەسفایە لە ناوچەکە و خاوەنی باشترین داهات شار لە ناوچەکە تەبعاً ئەمە لەسەر ئەرزی ئەو سنوورە دروست کراوە. تەبعاً دیارە ئەو هاوڵاتیانێکەوە لە گوندی لاجان بوونە پێشووتر داوایان کردووەکەوە دەرفەتی کاریان پێ بدرێتن، پێشی هەڵبژاردن تەبعاً دەزانین وعدیان پێدراوە کە ئەگەر بێت و ماوەیەک کە دەرفەتمان بدرێتێ دوای هەڵبژاردن ئێمە هەم سیارەکانتان بۆ دادەمەزرێن و هەمیش کارمەندیش. دیارە تەبعاً پاشی هەڵبژاردنەوەوانە وانیش بەدوای ئەو وعدانەدا چوونەتەوە کاتێک چوونەتەوە ئەوێ بەڕاستی بە شێوازی قسەیان لەگەڵ کردوونە کە ئەوەندەی عینادی تێدایە ئەوەندە بە ڕووە چارەسەرەکەی نەبردووە چونکە هەڵە نەبم لە یەکێک لە دانیشتنەکان باسی ئەوەی کراوە کە نابێت بە گۆڕی فلان کەس یەکێکی ئێوەدا بنرێ ئەویش سوێندی شکەی خواردووە. تەبعاً ئەمانە بیدایەتی دروستبوونی کێشەکە بوو. پاش ئەوەی کە هاوڵاتیەکان بێ هیوا دەبن لە دامەزراندنی ئۆتۆمبیلەکانیان و یاخود کارمەندەکانیان گرژەکان لەوێوە دەست پێ دەکاتن. پاش دەست پێکردنی گرژەکان تەبعاً زۆر بەداخەوە ینی دەکرا ئەم گفتوگوۆیە بە شێوازێکی ئاشتەیە چارەسەر بکرێتن بە شێوازێک کە نەبێتە هۆکاری کوشتن و یاخود بریندارکردنی هاوڵاتی سڤیل. پاشی کە خۆپشاندانەکان ڕێگاکانیان گرت لەبری ئەوەی پۆلیسی چالاکیە مەدەنیەکان بێتن ئەگەر بیانەوێ پەرتە بە خۆپشاندانەکان بکەن بەڕاستی هێزێکی ڕاهێنراوی وەزارەتی پێشمەرگەیە بەناو لە سەری ڕەش و مەسیفەوە هات کە هێزێکی تایبەتە خاوەنی درێن ئەو هێزەیە لەوێ دیار بوو ئەو پێکدادانانەی کە لەوێ ڕوویدا بەڕاستی مەگەر لە شەڕێکی جەبهەیی ڕوو بدات چونکە خەڵکی تێدا شەهید بوو، دۆشکە و چەکی قورسی تێدا بەکار هات، خەڵکێکی زۆر بریندار بوو. ئەمانە هەمووی بەڕاستی جێگەی نیگەرانی ئێمەن کە ئێمە لە وڵاتێک ئەژین یعنی تا ئەمڕۆژ بۆ داواکردنی مافێکی سەرەتایی خۆت بە هامەر و بە دۆشکە و بە بیکێسی و ئارپیجی وەڵام بدرێەوە کە بەڕاستی باوی ئەو شتە نەماوە بۆیە تەمە نامان دەکرد ئەم شتە ڕووی نەدابواە بەڵام کە ڕووشیدا دەتواندرا لایەنی کەم بە زووی چارەسەر کرابایە کە من خودی خۆم پێم وایە کەم تەرخەمی لە حکوومەت بوو، کەم تەرخەمی لە پارێزگاری هەولێر و کەم تەرخەمی لە وەزیری ناوخۆ بوو چونکە دەکرا ئەوان زووتر تەداخلیان بکردوایە بۆ ئەوەی نەگەیشت بایە ئەو ئاستەی کە بەو شێوازە گەورە بێتن خەڵک تێدا شەهید بێ خەڵک تێدا بریندار بێ دواتر خەڵک ڕابوو بوازرێ لە گوندەکەیەوە ئیتر ئەمانە هەمووی لە بیدایەتی دروستبوونی خۆپشاندانەکان و هۆکارەکانیشی ئەمانە بوون بەڕاستی بۆ هۆکاری ئەوەیکەوە لە نەتیجە ماوەی چەند ڕۆژێک خەڵک لە ڕاوچێدا بژیت. باشە ئەوەی کە دەبینین ینی باسی لەوە کەروتی کەم تەرخەمەکە لە هەم وەزیری ناوخۆم لە پارێزگاری هەولێر هەنی هێزە ئەمنیەکانی ئەو ناوچەیە بەگشتی بەیاننامەیان دەردەکرد دێنەوە دەمانە ئاژاوە گێڕن ئەمانە دەستی دەرەکیان لە پشتا ئێوە هەولێرن ئایا ئەم خەڵکانە خەڵکی ئاژاوە گێڕن نانیوە بەستیان ئاژاوەیە ئایا دەستی دەرەکیان لە پشتە؟ طبعا هەر بۆ معلوماتی جەنابەت گوندی لاجان و ئەوانەی خۆپشاندانیشیان کرد
باوەڕکە گەبولەم 90 هەر پارتی و کادرەکانی خۆیان بووە، ینی خۆیان لە ئێمە باشتر دەزانن خەڵکی ئەو سنوورە. دواتر باسی حەشدی شعبیان دەکرد، ینی بەڕاستی پێم سەیرە، ینی حەشدی شعبی لە کام سەیتەرەی پارتیەوە گە داخل بێ دەبێت لە یەک لە سەیتەرەکانی پارتیەوە داخل پێ بێتە لاجان، ینی ئەگە سەیتەرەی خۆیان ڕێگەیان پێدایە بە ڕوونی بکەنەوە بڵێن وڵا لە سەیتەرەکانی ئێمەوە هێزی حەشدی شعبی نازانم چی. ئەمانە تەبعاً هەمووی مبەررە بۆ بەلا ڕێدابردننی کەیسەکە، یعنی کارگەیشتە ئەوەی ئەوان پەنجەی تۆمەت بۆ تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان بە ناڕاستەوە خۆ درێژ دەکەن کە گوایە کە یەکێتی لەو مۆزوعانە دەوری هەبووە. بەداخەوە ینی کۆمەڵێک لە کادری یەکێتی و لە نێویشیاندا بەرپرسی کۆمیتەی چەرچڵی کەڵک دەستگیر کراوە دوێنێ شەو بەخۆی و بە پاسەوانی ساق تونبێڵەکەی و ئەوەکانی تریش بەڕاستی بەشێکی هەرە زۆری کارژێر کۆمیتە و ئەندام کۆمیتەکانیش فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە. پرسیارەکە ئەوەیە، ینی گریمانەیەک بۆ نمونە ئەگەر بەرپرسی کۆمیتە یا کاجێر کۆمیتەش ڕەیەکی جیاوازی هەبێ و لەگە خەڵکەکە بێ، هەمومان دەزانین لە هەرچیەکانمان ئەگەر بێت و لە هەر کێشەیەک بگرین هەردوو لە هەرچی هەر یەکە و بیرکردنەوەی جیاواز و لە حزبی جیاوازیش بی، بەڵام کاتێک دێتە سەر مەسلەی هەرچیاتی ئەوان حزب هەرچیاتی دێخنە پێشی حزب، کەواتە ئەوە هیچ ڕەبتێکی بەیەکێتیەوە نابێ ئەو تەواسڵە ئەگەر ئەوان بیانەوێ بە تۆمەتبارکردنی چەند کەسێک و کادرێکی یەکێتی بیانەوێ ئەوە بشارنەوە کە ئەوەی ڕوویداوە لە چەند ڕۆژەی ڕابردوو کە بەڕاستی دەنگدانەوەیەکی زۆر خراپ و ناوبانگێکی خراپی بۆ ئێمەش لە دەرەوەی وڵاتیش دروست کردووە، بیانەوێ بێن چەند کادرێکی یەکێتی بگرن و تۆمەتەکە بخەنە پاڵ یەکێتی زۆر لەوە گەورەترە، ئیشی بەوە نییە بچێ کێشەیەک لەم کێشانە دروست بکاتن. بەڕاستی ئەوەی من دەمەوێت بیشی لێم ئەوەیەکەوە یەکێتی نابێت لە هەولێر لە بەرامبەر دەستگیرکردنی بەرپرسێکی کۆمیتە بەبێ دەنجی دابنیشێ، هەرچەندە ئێستاکە مەکتەبەکانی کاک قوبات و کاک سەرۆک بافڵیش لەسەر خەتن، چونکە ئەمە دروستکردنی تۆمەت بۆ کادری یەکێتی بەڕاستی هەروە ئاسان نییە. ئێمە لە هەولێرین دەزانین دەیان کەسمان ئێستا لە زیندانەکانە بەهۆی دروستکردنی کەیسی بە ناوی ئەمنی قەومی ئیتر ئەو کەیسەی کە بە خۆیان بیانەوێتن. تەبعاً ئەوانەی کە لە کەڵەکیش گیراون و ئەوەی کە تۆمەتی کاری تێکدەرانیان دراوەتە پار بەڕاستی بە هیچ شێوەیە قابلی قبول نییە سازشی لەسەر بکرێ، یەکێتی بەتوندیش لەسەر خەتە و ئاگاداریشی کردوونەتەوە کە دەبێت لە ماوەی نزیک وەکو هەر کەسێکی ئاسایی ئەگەر بەشداری خۆپشاندانیشیان کرد بێ لەگەڵ ئەوانەی دیکەی کە هەواڵەکانی خۆیانن پارتینە هەر حزبێککەنە ئەوان چۆن تحملیان لەگەکرا بە ئەوانیش ئاوا لەگەڵیان بکرێ، بەڵام قبولی ئەوەمان نییە مەسئول کۆمیتە بگیرێ بەبێ ئەوەی بە هیچ هۆکارێکی لە پشتەوە بووێ. بۆیە جوتیار دوێنێ بەیاننامەیان دەرکرد و لە هەندێک میدیاشەوە دەڵێن دەستی پێشڕەوی خۆپشاندانەکانمان دەستگیر کردووە، ینی وەکەوەی کە ئەم کادرەی یەکێتی ئەم کادرەیەوە پێشەنگی و خۆپشاندانانی کردبێ و هانی خەڵکی دابێ. ئەم بەیاننامانە لە چێوە سەرچاوە دەگرن، ینی ئەرکی حکوومەت ئەوە مامەڵە بکە؟ کاگرانکۆ دەزانی چۆنا خۆدەی ئەوەی خورشی تەرکیش خۆ یەشێتی دەستی یەکێتی تێدا نەبوو، یەکێتی پێشڕەوی نەکرد و هامەر سوتا و مێک زەمینیان بەجی هێشت و کوژراوی لێکەوتەوە، ئەوی شەریەکێتی تێدا بوو. ئەمە پێشینەیەکی هەیە قوربانجان، ئەوەی لە لازان ڕوویدا خۆ کەسی یەکێتی تێدا نەبوو، کەسی یەکێتی لێ نەبوو، ئەوێ چێ پێشڕەوی کرد و چێ ئیشەکانی کرد. بەڵام ئەمە هەمومان دەزانین کەەوە هەرچیەکان لە ناوە خۆیان دووبەرەنە، بەرەیەکیان بەسەر لایەنی کاک جەوهەراغا تەوزیع بوونەکە ئەو یەکێتی نیشتیمانی کوردستانە، بەڵام نارەکانیشیان لە کەڵک تەبعاً ئەم هەردووبارە ئەوە دەڵێمەوە کە هەرچیەکان هەرچیاتی پێش حزباتی دادەنێن، بەڕاستی ئەوەی کە لە ڕاگەیاندنەکان باز دەکرێت تەنها بەلا ڕێبردننی کەیسەکەیە و ڕەنگە تۆڵەکردنەوەیەکیش لەو حەملە ئەعلامی یەکێتی و کەناڵ هەشت و کورسات لەو سێ ڕۆژە تەختی ئەو شتیان کردێ بۆ ئەوەی زوومی کامێراکە لەسەر خەلەلەکانی خۆیان لابن بێخنە سەر یەکێتی و یەکێتی لەوە وشیارترە.
دڵنیامێشێتی قبولی ئەوەش ناکە بۆ شێوازە کاترەکانی بگیرێن و دەستگیر بکرێت کێشێتی ژوەرەقەیکەی بەدەستە با نەگاتە ئەو حەددە یەکێتیش لەو لابچی خەڵکی کە بگرێتن چکە بەڕاستی دەبێتە نەریتێکی ناشیرن بەڵام ئەگەر پێداگربن پارتی لەسەر ئەم دەستگیرکردانە دروستکردنی کەی زۆر ئاسانە ئەمە هەموو شتێک لەو بارەوە دەزانین دوو ڕۆژ کە دایان هێنە سەر تەلەڤیزیۆنیش و کۆمەڵی قسەش دەکەن و ڕەنگە کۆمەڵە بەڵگەشت بڵاو ببێتەوە بەڵام لە کۆتاییدا ئەوانە جگەر لە داواکردنی ماپێش سەرەتایی و پشتگیریکردنی هەرچیەکانی کە کەس و کاری خۆیانن تاوانێکیان نەکردو. باشە ئەم جۆرە ڕووداوانی کە لە لاجان ڕوویدا لە جێگەی تریش ڕوویدا پێشتر لە گردە ڕەشە ڕوویدا ینی دووبارە دەبنەوە ئەگەر بەم شێوازە چارەسەر بکرێ ینی تۆ بۆ نمونە بۆ ئامانجێک خۆپشاندان دەکەی شەقام دەگری دواتر هەندێک دەستگیر دەکرێت دواتر داوای ئازادکردنی دەستگیری کراوەکان دەکرێت بەڵام بە نەتیجە کارە ئەساسیەکە داواکاری ئەساسیەکە کە دامەزراندنە کە هەلی کارەکە عەدالەتە ینی پشتگوێ خراوە هێشتا لە جێگی خۆیەتی ینی ئەم شێوازە مامەڵەیە دەتوانێت ئەم جۆرە ڕووداوانە بۆ هەمیشە کۆتایی پێبێنێ؟ کاکە ڕانکۆ جان تەبعاً خەڵکی ئەو سنوورە بە غەیری ئەوەی کە دەرفەتی کاریان داوا کردووە تەبعاً جەنابەت ڕەنگە نەبدی بێت ئەو شوێنە ئێمە چوینە لە شوێنەکە بوون بە دوواداچوون و پێشووتر لە بۆ کردووە چەند جارێک چوومە ئەو منتیقە تەبعاً ئەگەر تۆ وێ لە ڕەنگە لە سعاتێک زیاتر نەتوانی لە شەوەکەی لە ناو ترجان یاخود لاجان بمێنیەوە لەبەر ئەو بوونە پیسەی مەسپاکان کە دەری دەکە بەسەر خەڵکی ئەو ناوچەیە خەڵکی ئەو ناوچەیە تووشی سەرەتان بوونە خەڵکی ئەو ناوچێت تووشی حساسیەکی قورب و گوێ و تووشی نەخۆشی سیەکان بوونە تەبعاً ئێمە ئەمە بابەتەکە با بە بچوکی وەرنەگرین من دەمەوێت شتێککە باز بکەم لەسەر تەواوی ئەو مەسپانەی لەو سنوورە هەیە سەد نین لە هەڵە نەبم لەسەر 1970 مەسفا دانراوە تەبعاً ئێمە ئەو ساڵ حکوومەتی هەرێم حملەیەکی کرد بەهۆی پیسبوونی ژینگەی هەولێر بە حیسابات چەند مەسپایەکی داخست بەڵام بەداخەوە ینی لە دوای داخستەکەی من بە دوواداچوونم کردێتەوە ئێستا بە نزیکی 270 میتر دابڕێنراون بۆ دروستکردنی مەسپای دیکە کە ئەم ڕێژەیە بەڕاستی ئێستا تۆ ئەگەر بەیانیان سعات 7 سەیرێکی هەولێر بکەی لی دەترسی یعنی دروستکردنی کۆمەڵێک پرۆژەی باش دەستیان خۆش بێ ئێمە لاریمان نییە بەڵام هیچی ناکاتە تەندروستی تاک لەم شارە ئەگەر هەموو هەولێر 120 و 150 و میترۆ و تەلیفریکبی بەڵام ناگاتە ئەوەی کە تەندروستی خەڵکی ئەو شارە لە ژێر مەترسیدایە دەستگای ژینگەی هەرێمی کوردستان من جارێکتر لە مقابلەیەکی تریش باسم کردووە چوومەتە ئەوێ داوای داتایەکم لێکردم کوتم بێ زەحمەت لەسەر ژینگەی هەولێر ئەمەوێت داتایەکم هەبێ بزانم ڕێژەی ئەو گازە پیسانانەی کە وەکو میسان و ئەوانەی کە دەبنە هۆکاری شێرپەنجە لە شاری هەولێر چۆن و چەندە باوەڕدەکەی هەتاکو ئێستا دەستگای ژینگەی هەرێمی کوردستان یەک داتای نییە یعنی گوتم سەبەبەکەی چێەوە ئەگە هەڵە نەبن لە 2014 شەوە دامەزراون داتای نییەکە جوتیاریان نایدەن بە ئێوە ئێستا پێ دەڵم گوتم چۆن دەبێت ئێوە داتاتان نەبێت کوتی ئێمە داوای دوو جیهازی پێوانەکردنی پێوەری پیسی ژینگەمان کردووە لە حکوومەت تا ئێستا وەڵام نادرێنەوە تەبعاً بۆ وەڵام نادرێنەوە پرسیارەکە ئەوەیە لەبەرەوەی تەبعاً ئەگەر خەڵکی هەولێر بزانی ژینگەکەی ڕێژەیەکی پیسی لەو گازانێک کە لە مەسپاکانی ئەوانەوە دێ بەسەر سەری خەڵکی شاری هەولێر خەڵک دێتە سەر شەقامەکان لێیان یاخود دەبێت مەسپا قاچاقەکان دابخەن ئەجینا حکوومەتێک بێ بتانی سەدان ملیۆن دلار لە ڕێگایەک سەرف بکە دەتوانێت ڕەنگە ملیۆن دلارێکیش لە جیهازێکی پێوانەکردنی پێوەری پیسی ژینگە بکرێ و دای بنێ و بەیانی بکە لە بۆ خەڵک کە ژینگەی هەولێر ئایا گونجاوە بۆ ژیان یاخود گونجاو نییە یعنی هەموو ئەوانە لە پشتەوەی ئەو وەزعانە ئەو شتە گەورانەش هەنا کاگڕانکۆ ینی باوەڕکە تەندروستی خەڵکی هەولێر و دەوروبەری زۆر لە وەک گرنگترێت و داهاتی مەسپایەک کە جگەلەوەی پارەیەکە بۆ شخصێکە یان دوانە یان چەند کەسێکە بێ ئەم دووکەڵە پیسە بەسەر خەڵکەدا ڕۆبکەی و تووشی نەخۆشی و
دەرد و بەڵایان بکەی ینی ئەوە لە هەمویان کارە سات بارترە و مەسلەی حەلکردنی ئەو کێشانەش باوەڕکە کۆمپانیای لا ناس ئەگەر داهاتی یەک ڕۆژی خۆی نەک بدا بە خەڵکەکە دەتوانێت دوو گوندیان بۆ دروست بکە دەتوانێت چەند پرۆژەیەکیان بۆ دروست بکە دەتوانێت چەند خەڵک بێختە سەرکار ئەوەندە داهاتی زۆرە کاک جوتیار ئەکید هەمومان دەزانین ئەگەر ببینین سڕێی تڕێلەکان نابڕێتەوە چۆن لەولایە دەچێتە ژوورەوە لەولایەش دۆلار دێتە دەرەوە ئەوە هەمومان دەزانین ئەو شتانە بۆیە بەڕاستی مەسلەی کارکردنیش کاک ڕانکۆ دەمەوێت یەک تیشتی گچکەش بخەمە سەر بابەتێک ئێمە ڕاستە باسی هەلی کار دەکەین بەڵام دڵنیا بە لەوەی لە کۆمپانیاکانی ئەوان لە سنووری هەولێر بەعام نەکەر ئەو لاناس بەڵام لاناس بزات تەحەدا دەکەم بوێرن یەک کەس وەربگرن لەو کۆمپانیا کە خەڵکی گوندەکە بێ کە دووکەڵەکەی بەسەریشدا بڕژێ ئەگەر یەکێتی بێ بۆی هەبێ بچێت لەم کۆمپانیانە ئیش بکە بۆیان نییە تەوان ئەوەی کە من باز دەکەم بۆ ئەوەیە کە خەڵک تێ بگەلەوەی کە ئەمە باسی کار دەرفەتی کار دەکەی ئەوە تەنها بۆ پارتیەکانە داوای دەرفەتی کار دەکەنەوە هیچ بۆ یەکێتی نییە بەڕاستی بەڵام بۆ ئەوانش ئێستا تۆزێک کێشیان بۆ دروست کردووە بەڵام ئێمە یەکێتی هەر خەڵکە یەکێتەکە قوڕی بەسەری بۆ لەو سنوورە بەڕاستی لە هیچ کۆمپانیایەک وەرناگیرێن بشزانن یەکێتیە دەردەکرێتن بەڕاستی ئەمە شتێکی زۆر ناخۆشە لە ناوچەکە یعنی خۆزگە تەمە نامان دەکرد یەکێتی پارتی بە هەستێکی نیشتیمانی زیاتر بیرکردنەوەیان دەو بابەتە بیریان کردباوە جیاوازی با لە نێوان خەڵک نەکرێ بە ئەو خەڵکە چیتر بەرشەق نەدرێ بەرفیشەک نەدرێ چیتر ماڵەکانیان پێچۆڵ نەکرێ بۆیە ئەگەر مەبەستیان بی چارەسەری ئاسانە دەتوانن ئەو چەند کەسە دەرفەتی ئیشکردنیان پێ بدرێ ئەو کێشانە دروست نابێ بەڵام ئەگەر بەردەوام ئەو شتە هەبێ ئەکید لە زۆر شوێنی کە ئەو شتە دەبێ بەڵام بەداخەوە چکە هەرچیەکان زیاتری یەکگرن لە مەسەڵەن بۆ نمونە لە گوندێک هەمویان بەیەکەوەن و هەمووشیان لەسەر یەک بەجوابن دەنا گوندیکە هەیە زۆر لەوان مزەحیترە ئەو گوندەی هەر بەرامبەر وانە گوندی ترجانە ڕەنگە 10-15 کەسی لەوێ دامەزرابێ لە بەرامبەردا لازان زۆر زیاتری لەوان دامەزرایە بەڵام چیە ئەوان تۆزێک پەرش و بڵاوترن وەکوەرچیەکانی لە ناوخۆی یەکگرتو بن بێن خۆپشاندان بکەن ئەجینا لە زۆر بە شوێنەکان ئەو کێشانە هەیە سپاس دەکەم بەڕێز کاک جوتیار یوسف ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس بۆ بەشداریکردن و سپاس بۆ خستنە ڕووی ئەو زانیاریانە لەبارەی ڕووداوەکەوە زۆر سپاس